سڵاوتان لێبێت پەرلەمانی عێراق ئەمڕۆ کۆبوونەوەی ئاسایی ئەنجامدا لەسەر دوو تەوەری یەکەم هێرشکردنە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان بە درۆن لەگەڵ ئاگرکەوتنەوەی هەفتەی ڕابردووی پارێزگای واسط کە زیاتر لە 7 هاوڵاتی بەهۆی ئەو ئاگرەوە گیانیان لەدەستدا. دیارە کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی لە کۆبوونەوەکە بەشدار بوون بۆ قسەکردن لەسەر ئەو تەوەرانەوە لەسەر بابەتی ینی نێو پەرلەمان و نێو جەلسەکەەوە قسەکردن لەسەر هێرشکردنە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان بە درۆن. من قسە لەگەڵ کاکسۆران دەکەم. کاکسۆران سڵاوت لێبێت، لە کۆبوونەوەکە چی باسە بە تایبەتی بابەتی هێرشکردنە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو ناوە بە درۆن هێرش دەکرێتە سەر؟ وەڵاهی کاکچیە من کە چوومە ناو کۆبوونەوەکە ئەوان بڕگەی یەکەم دەستی پێکرد بوو لەسەر ئەو کارەساتە گەورەی لە کووت ڕوویداوە و ئەو هەموو خەڵکە سوتاون خنکاون لە ناو مۆڵێکە کامە چەندین کارەساتی لەو جۆرەیە لە هۆڵی شایی لە مۆڵ لە نەخۆشخانە لە عێراقا ڕووەدا بەهۆی ئەوەی فەسادێکی گەورە هەیە لە ئیستیسمار لە محافەزات لە هەموو ئەو مەجالانەی کە خەڵک تیایە بە قوربانی. بەڵام ئەوەی لام سیر بوو تەنها 3 پەرلەمانتاری کورد بەشداری کۆبوونەوەکەمان کردووە. من لە فراکسیۆنی کۆمەڵ مامۆستادارە لەگەڵ مامۆستا عومەر کۆچەر لە فراکسیۆنی یەکگرتوو. یعنی هەر بۆ پێکەنین ئەدوت درۆن لە ناو قاعەکە کەس نەیوێراوە بێت. پێم سەیرە لە کاتێکا تۆ بابەتی مناقەشەیە لەسەر ئەو هێرشانەی کە بە درۆنەکرێتە سەر هەرێمی کوردستان و لە هەفتەی ڕابردووەوە زۆرترین هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان. یعنی چی پەرلەمانتارانی کورد لەوێنین بۆ گفتوگۆ لەم بابەتە بۆ گوێگرتن لە نەتیجەی ئەو راپۆرتەی کە هەیە لە لیژنەی بەرگری و خۆیان داوا کاکسۆران. بەڵێ بۆیە لام سیر بوو بەڕاستی، بەڵام ئێمە لەوێین و قسەی خۆشمانە بێ و تایسە نەچوونەتە سەر بابەتی پرسی هێرشکردنە سەر ینی پەرلەمانی کێڵگەنەوتیەکان تاکو لە بڕگەی دووەمە لە بڕگەی دووەمە چنە سەرەوە باب. کاکسۆران ڕای فراکسیۆنەکان و لیژنەکان نازانن کە چییە؟ ئایا ینی ئەم هێرشانە دەسە یا بابەتەکە پەیوەندی بە ڕێکەوتنی نێوان هەرێم و ناوەندەوە هەیە سەبارەت بە پرسیینەوت؟ تەبەنەوە ئیشی ئەم نییە و ئیشی لایەنی ئەم نییە لە عێراق و لە هەرێمیش کە دیاری بکەن ئەم هێرشانە لە ماوەیەکی دیاریکرا بۆ سەرجەم کێڵگەنەوتیەکان چییە. ئێمە چاوەڕێی راپۆرتی لایەنی پەیوەندیداری ئەمنین بۆی کە یا ئەو لیژنەیە کە لە لیژنەی ئەمن و دیفاع لە ئەنجومەنی نوێنەران راپۆرتی ئامادە کردووە. لە هەموو حاڵەتێکە بەڕاستی دەبوو پەرلەمانتارانی کورد لێرە بن و دیفاع لە هەرێم بکەن، چونکە ئەوە پەیوەندی بە هەرێمی کوردستان و هێرشکردنە سەر هەرێمی کوردستانەوە هەیە. نازانم ینی بریا خۆیان بیان و تایەکە بۆیان کردەوە بە پێی راپۆرتەکە زیانی بەر کێڵگەنەوتیەکان گەیان. هێشتا چاوەڕێی نێو بڕگەیە دەست پێ بکە. زۆر سپاس. کۆبوونەوەکە بەردەوامە، ینی تەوەری گرنگی ناو کۆبوونەوەکە بابەتی هێرشکردنە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستانەوە بابەتێکی زۆر گرنگە بەلای کوردەوە و ینی ئەمە زیانی بەر کێڵگەنەوتیەکان گەیاندۆوە پێشبینی دەکرێت ینی زیان بەوە بگەێنێ کە نەتوانرێ نەوت هەناردە بکرێ بۆ جۆری کە ڕێکەوتنی لەسەرکراوە. بۆیە چاوەڕوان دەکرێت لیژنەکە ئەو لیژنەیە راپۆرتی خۆی بدا تاکو ینی بزانم راپۆرتەکە گەیشتووە بەچی وە کورد وەکو سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی داگەری و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵە پەرلەمانی عێراق ڕایگەیاند پێویست بوو سەرجەم پەرلەمانتارانی کورد بە هەموو فراکسیۆنەکان لەوێ بن تاکو قسە لەسەر ئەو بابەتەکەن. بەڵام وەکو خۆی باسی کرد 3 پەرلەمانتاری کورد لە کۆبوونەوەکە بەشدارن، کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی ئەوانەی دیکە بەشدار نەبوونە لە کۆبوونەوەکە.